دوای باش باش ئێمە وەکو کۆمەڵی گەنجانی وڵات پارێزی کوردستان و ژنانی گەنجی تێکۆشەر بڕیار بوو ئەمڕۆ لە ڕێکەوتی 12/6/2019 لە بەردەم پارکی نالی لە شاری سلێمانی چالاکیەک ئەنجام بدەین لەسەر ئەساسی تعریبکردنی کەرکووک و ئەو هێرشە دڕندانەی لەسەر خواکوورک بەو مەبەستەی شەمەویستمان چالاکیەکی جەماوەری ئەنجام بدەین بەڵام هێزە ئەمنیەتەکانی سلێمانی ڕێگر بوون لەو بابەتەدا هەروەکو هەموو لای ئاگادار بوون ئێمە وەکو نوێنەرێک سەردانی پارێزگای سلێمانیمان کرد لەوێ ئیجازەمان وەرگرت بەڵام لە دوایەوە کە ئێمە ئیجازەمان وەرگرت ئەمڕۆ سەعاتێ پێشەوە کە چالاکی دەست پێ بکە بە ئێمە ڕاگەیاند کە ئێوە ناتوانن چالاکی ئەنجام بدەن هیچ دلیلێکی یاسایی لێرەدا لە بەردەم نەبوو بە چ هۆکارێک ئەوان ناهێڵنێن بە چالاکی خۆمان ئەنجام بدەین بەڵام هەروەکو بۆ ڕاگشتی ئاگادارن لە ئەمڕۆیە هێرشێکی دڕندانەی لەسەر گەلی ئێمە لە تەواوی کوردستاندا هەیە لە کەرکووک کە یەکێتی نیشتمانی کوردستان وەکو قودسی کوردستان یان دڵی کوردستان سەیری دەکا لە هەمان کاتدا لە دوای 16 ئۆکتۆبەر ئێمە دەبینین بە ڕۆژانە لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان تعریبکردن و هاوردنی عەرەبە هاوردەکان و لە هەمان کاتدا سووتاندنی دەخڵودانمی میلەتی ئێوێ لە ڕۆژەفێکی زۆر ئەساسیدایە بەڵام لێرەدا جێگەی پرسیار ئەوەیە کە بۆچی بۆ کەرکووک کە وەکو دڵی کوردستان سەیری دەکەن ناهێڵن ڕێپێوانە ئەنجام بدرێ ئایاکو ئەم پلانە گرێدراوی پلانی 16 ئۆکتۆبەر نییە ئایاکو ئەوان کە خۆیان بێگوناح نیشان دەدەن لە بابەتی 16 ئۆکتۆبەرە ئەی بۆچی لێرەدا نایڵن کە میلەتی کورد گەلی کورد لێرەدا دەنگی هەڵببڕێ بەڵام ئەم پرسیارانە هەتاکو ئێستا کەس جوابی ناداتەوە هەرکەس لەسەر خۆی لای دەدا ئێمە وەکو ئەرکێکی ئەخلاقی وەکو گەنجانی وڵات پارێزی کوردستان و ژنانی گەنجی تێکۆشەر ویسمان چالاکیەک ئەنجام بدەین لە دژی ئەو داگیرکەرانە بەڵام لێرە بە هاوردینی سەدان هێز ڕێگیری لەم چالاکیە دەکرێت ئەم ڕێگیریکردانە ئەرکێکی ئەخلاقی نییە ئەمە وڵات پارێزی نییە ئەمە هیچ ڕەبتی بە کوردایەتیەوە نییە هێز بۆ کۆمەڵە ئینسانی مەدەنی دێنێ فەرموو لە خواکوورک ئارتشی داگیرکەری تورکیا هێزی هێناوە بۆ ئێرە بۆ داگیرکردنی خاکی باشووری کوردستان فەرموو دەرگا کراوەیە بۆچی ئێوە هێزەکانتان بۆ بەرە خواکوورک نانێرن هەموو کەس دەزانێ هێرشکردن لەسەر خواکوورک تعریبکردنی کەرکووک ئەو بابەتانە هەمووی وا دەردەکەوێ کە میلەتی ئێمە لەژێر داگیرکەریەکدا ژیان دەکا ئەو هەموو دەستکەوتە گەلی کورد لێرەدا بەرەو لە ناوچوون دەڕوە بەڵام جێگەی پرسیارەوەیە کە هیچ هێزێک هیچ لایەنێک لێرەدا دەنگی لێوە دەرنایە ئەمە هاوپەیمانیەکی دژی ئینسانیە دژی گەلی کووردە بۆیە ئەمە وەکو کۆمەڵی گەنجانی وڵات پارێزی کوردستان و ژنانی گەنجی تێکۆشەر سوک و ڕسوایی دانایان دەکەین بۆچی دەبێت لێرەدا ڕێگیری لە کۆمەڵە چالاکی بۆ شێوازە بکرێ بۆچی دەبێت بە پێش چاوی دەسەڵاتدارانی باشووری کوردستان داگیر بکەن ملەتی کەرکووک لەناو بدەن گەنجی کەرکووک بکوژن گوندەکانی کەرکووک چۆڵ بکەن بەڵام لێرەدا
بەرژەوەندی دەسەڵاتداران ئەوەیە کە بەردەوام هەوڵی ئەوەدان کە پلە و پایە و پۆست بۆ خۆیان بەدیبێنن. ئەم مەسەلانە لە بەرژەوەندی گەلی کووردا نییە. گەلی کورد چەندین ساڵە تێکۆشان دەکات بۆ کە بگە بە ئامانجەکانی خۆیان، بەڵام بەداخەوە هێزە ناوخۆیەکانی گەلی کورد ڕێگرین لەم شتە، ڕێگرین لەم بابەتە. هێرشێک بۆ سەر خواکوورک یان بۆ سەر کەرکووک، هێرش لەسەر تەواوی کوردستانە. بۆ ئێمە کاتێ بینیمان 16 ئۆکتۆبەر بەدایان دەوڵەت دەستی لە داگیرکردنی کەرکووکە هەبوو، بەڵام ئێمە وەکو هێزێکی کوردی ناتوانین خۆمان ڕێخین، ناتوانین نێوماڵی خۆمان ڕێخین. ئەمە بابەتێکی کە مەسەلەی ڕەخنەیە. بۆیە لە کۆتاییدا ئێمە دەڵێن کە بەم شێوازە هێرشانە ناتوانن پێش میلەتی کورد بگرن. میلەتی کورد وەکو سەدەی بیستەم نییە. لە ئەمڕۆدا میلەتی کورد خاوەن پەرسپەکتیف و خاوەن پرۆژەی خۆیەتی، خاوەن ئایدۆلۆژیای خۆیەتی، خاوەن بیر و بۆچوونی خۆیەتی. ئێوە ناتوانن ڕێگیری بکەن، ئێوە ناتوانن منداڵی کورد لەناو بدەن، ناتوان خاکی کوردستان بفرۆشن، چونکە میلەتێک هەیە کە لە بەرامبەر ئێوە داوەستێ. لە کۆتاییدا ئێمە دووپات دەکەینەوە. ئێمە وەکو کۆمەڵی گەنجانی وڵاتپارێز و ژانی گەنجی چێکۆشەر لە هەر شوێنێک بێ چالاکی خۆمان بەردەوام دەکەین. شتێکی دەرەوە یاسامان نەکردووە. بۆیە ئەبێ گەلی کوردستان، گەلی باشووری کوردستانیش بێتە سەر خەت، بێدەنگ نەمێنێ، لە بەرامبەر ئەم هەموو داگیرکردن و تعریبکردنەدا بێدەنگی بشکێنێ. لەسەر ئەساسە ئێمە دیسان هەڵوێستی خۆمان دەنوێنین و ئەو هێزانە شەرمەزار ڕووسوا دەکەین و سەرکەفتن بۆ هەمووان دەخوازن. ئەمڕۆ ئێمە بە مەبەستی ئیدانەکردنی تەواوی ئەو هێرشانەی کە لە سەرگەلی ئێمە هەیە لە باشوورە بە مەبەستی ئیدانەکردنی پلانی دوژمن لە دژی گەلی ئێمە لە باشوورە بە مەبەستی ئیدانەکردنی پرۆسەی دەستپێکردنەوەی پرۆسەی تعریبکردن لە کەرکووک و ناوچە داگیرکراوەکاندا بە مەبەستی ئیدانەکردنی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لەسەر گەلی ئێمە لە باشوور و داگیرکردنی خاکی ئێمە بە مەبەستی سوتاندنی پوش و پاوان و دەغڵ و دانی گەلی ئێمە و هەڵدان بۆ برسیکردنی گەلی ئێمە وەکو چەند کەسایەتیەک لە باشوورە بەشداری چالاکی گەنجانی وڵاتپارێز و گەنجانی ژنانی گەنجی تێکۆشەر بووین، بەڵام بەداخەوە دیسان دەسەڵاتی پاوانخوازان و پرۆکسی داگیرکەران لێرە ڕێگەیان بە ئێمە نەدا کە ئەو چالاکی ئەنجام بین، چونکە ئەوان بە تەواوەتی لە بەرەی دوژمنان بە تەواوەتی دژی گەل بوون. بەرنامەی 27 ساڵی ئەوان دیارەکە 28 ساڵی ئەوان دیارەکە چەند دژی گەلی ئێمە کاریان کردووە و بە پێی پلانی دوژمن گەلی ئێمەیان برسی کردووە، موچەی خەڵکیان بڕیوە، قوتی خەڵکیان بڕیوە، خەڵکی ئێمە بە تەواوی برسی ئەەکەن بۆ ئەوەی گەلی ئێمە تەسلیم بە داگیرکەران کەن وەکو پانوویەکی ئاسان ئیتر ئێمە سەرشۆڕکەن بەرامبەر بە دوژمن هەمیشە لە ژێر داگیرکاریا بین. بەڵام ئێمە وەکو کۆمەڵێک کەسایەتی و وەکو وڵات پارێزان لە باشوورە بەڵێن دەدەین بە داگیرکەران و بە تەواوی ئەوانەی کە بەرنامەی داگیرکەران لەسەر گەلی ئێمە پێشەخەن کە خەباتی ئێمە بەردەوامە بێ بە هەزار شێوازی تر خەباتی ئێمە خۆمان پێشەخەین. ئێوەش باش دەزانن کە ئێمە مەودای خەباتمان فراوانە و بە هیچ شێوەیەک تەسلیم نابین، نە بە ئێوە نە بە داگیرکەران. گەنجان هەمیشە لە دوای ئێمە ئەو خەباتە لە ئەسۆ دەگرن، لەگەڵ ئێمەش هاو خەباتن لە ئێستادا. ئێمەش پشگیری تەواوی هەڵوێستەکان و خەباتی گەنجانەکەین لە باشوورە. سەرشۆڕی بۆ ئەوانەی کە پلانی داگیرگەران جێبەجێ دەکەن، سەرشۆڕی بۆ ئەوانەی کە هەمیشە گەلی ئێمە دەچەوسێننەوە. ئێمە پێتان دەڵێن کە ئێمە هەرگیز بێدەنگ نابین، بەردەوامە بین لە کار و خەباتی خۆمان کۆڵ نادەین. قومی کورد زمان نایشکێنێ دانەری تۆپی زەمان، نایشکێنێ دانەری تۆپی زەمان. کەس نەڵێ کورد مردووە، کەس نەڵێ کورد مردووە، کورد زیندووە، زیندووە قەت نانەوێ.